لە تێکڵی هێلکە ئەمێنێتەوە ئێمە هەڵەسین ئەیهێنین کۆیەکەین و هێنین بۆ کارگەکەمان بۆ دروستکردنی دەرمانێکی تایبەت بە درەخت. ناوم سیمایە، خەڵکی شاری هەڵەبجەی شەهیدم. ماوەی 2 ساڵە لە کارگەکەمان کارگی پێینی سروشتی گوڵە هێرۆ خەریکی دروستکردنی دەرمانێکی تایبەتین تایبەت بە گوڵ بێت و لە هەمان کاتیشە دروستکردنی خاکەکەی کە پڕ بێت لە مەوادی ئەندامی بۆ باشترکردنی گەشەی ڕۆکەکەمان. لێرە مەوادە خامەکان ئەهێنین لە مەشتەل و لە مامگەی بڕوا. ماوەدە سەرەتایەکان چین؟ قاڵبی پیپی کوتە، پێرلایتە، بەردی لیکایە و لەوێش کە ئیبم بۆ کارگەکەی خۆم هەر نزیک لێرە دەرمانەکان تێکەڵەکەم دروستیەکەم و پاشان پاکێجین یەکەین و لێوە شۆئینێرین بۆ مەشتەلەکان. تا ئێمە وتمان ئەو پاشماوەنی کە کۆیەکەینەوە لە شاری هەڵەبجەی خۆشەویست. لێرە بەری سنەوبەرمان هەیە، بەری درەختی سنەوبەر و هەروەها گەڵای دارمان هەیە لە باخچەکان کۆیەکەینەوە و پاشان ئەیهێنین بۆ کارگەکەمان. و لە شیرینی خانەکان بە ڕێژەیەکی زۆر لە تێکڵی هێلکە ئەمێنێتەوە ئێمە هەڵەسین ئەیهێنین کۆیەکەین و هێنین بۆ کارگەکەمان بۆ دروستکردنی دەرمانێکی تایبەت بە درەخت. لێرە ئەم کۆمپۆستەی کە هەمانە شێوازەکەی بە شێوازێکی تایبەت دروستمان کردووە بە ڕێژە لەگەڵ ئەو پاشماوە سروشتیانە تێکەڵی ئەەکەین و خاکێکی زۆر زۆر ناوازە تایبەت بە درەختەکان بۆ نەمامە گەورەکان دروست ئەەکەین. ئەم بەرهەمانی کە ئێمە بەرهەمی ئەهێنین شێوازی دروستکردنەکەی تاڵ سروشتیە. ئێمە کە پاشماوە سروشتیەکان بەکارەهێنینەوە چەند جارێک دۆستی ژینگەیە و خۆشی لە کاتی بەرهەمهێنانی بەرهەمەکەماندا هیچ زیانێکی بۆ ژینگە نییە و لە پاشان هەڵەستین بە ساختکردنەوەی بەرهەمەکانمان لە ناوخۆی شاری هەڵەبجەی خۆشەویست و لەگەڵ دەرەوەی شاری هەڵەبجە هەوڵ ئەدەین جگە لە کوردستان بگات عێراق و دەرەوەی عێراقیش بەرهەمەکانمان چکە بۆ کوالیتیە سروشتیە کە تا ئێستا دروست نەکراوە شتێکی تازەیە ئەمانەوێت هەموو شارەکان سوودمەند بن لێیان و لە کۆتاییشە ئیشەڵڵا ئەبێتە براندێکی ناوخۆی تایبەت بە کوردستان. لە ئێستا زیاتر لە 5 جۆر بەرهەممان هەیە. بەرهەمی خۆڵی ئینجانە، بەرهەمی دەرمانی گەشەی درەختەکانمان، بەرهەمی دەرمانی گوڵ و بەرهەمی دەرمانی گیاوە یاخود چیمەنەکان سەوزایەکان و بەرهەمی ئەو کەسانی کە فەلاحە بەڕێزەکان کە هەڵەستن بە کاری کشت و کاڵی بۆ ئەوانیش دەرمانمان هەیە.